قوتابەکانمان زوربیان ئاواری خەڵکی کەرکووکن طبعاً ئاوارەکانش فەرقیان نیە هەمووی دانیشتوون و کەس و کاری خۆمانن قوتابخانەی بنەڕەتی زۆر پێویستی بەو جۆرە ئامۆژگاریانەیە پێویستی زۆر ئیسفادەمان لێ کردووە تەنانەت دوێنێ بردمانن بۆ خەستەخانە زۆر ئیسفادەیان لێ کردو ئامۆژگاریان لێ وەرگرتووە زۆر هەوڵمان ناوە لە ڕێگای ئالاخانەوە لە ئەوڵی ساڵەوانەیە دایک و باوکی ئالاوە لە ئەوڵی ساڵەوە من لە پەیوەندیام لەگەڵیان بتوانین چکە هۆڵمان نییە ئێمە سەگە هۆڵمان نەبا زۆریکەین زۆر محاولەمان کردووە بۆ بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بێن چالاکیمان بۆ بکەن بۆ زۆر شوێنتە ئەڵێگەر هۆڵتانی ئێمە ناتوانین بین بەڵام ئێمە هەموو قوتابخانەکانە ئامۆژگاریانە زۆر بەسوودە بۆ قوتابیان خاصەن 1 بۆ 6ەکان مناڵن زوو ئامۆژگاری وەرەگرن